لای بابەتێکی ترمان بە سەرپەرشتی باڵێۆزخانەی ئیسپانیا لە عێراق و بە هاوبەشین و ویلایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئیسپانیا هەروەها بە هاوکاری ژووری بازرگانی ئیسپانی و عێراقی لە شاری سلێمانی سەمای فلامینگۆ بەڕێوە چوو کە سەمای فلامینگۆ هونەرێک و کەلتورێکی تایبەت بە ئیسپانیەکانە. با پێک و بینەری دیمەنەکان بین و چەند زانیاریکیشان لەسەر ئەو سەمایی کە ئەمڕۆ پێشکەش کراوە بۆ دەخێنەوە. بەیانیش راپۆرتێکی تایبەتمانە بێت لەو بارەوە. باڵایە بێگومان کەواتە با بینەری بین. ئەمەی کە لە دیمەنەکانە ئەیبینین ئەمە سەمای فلامینگۆیە یان هونەری سەمای فلامینگۆیە کە تایبەتە بە ئیسپانیەکان کە جلوبەرگی تایبەت بە خۆیانیان هەیە و ئەم سەمایە ئیسپانیەکان لە ئێستاە لە هەوڵی ئەوەیان کە جگەلەوەی تایبەتە بە ئیسپانیا لە ناو ئیسپانیایە ئەم سەمایە ئەنجامەیەن بڵاوی کەنەوە بە تەواوی جیهانە. یەکێک لەو شوێنانی کە ئەم سەمایی لێوە نمایشەکرێت هەرێمی کوردستانە کە لە ئێستادا و ئەم ئێوارەیە بە دیاریکراوی لە شاری سلێمانی بە سەرپەرشتی باڵێۆزخانەی ئیسپانیا لە عێراق و بە هاوکاری نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئیسپانیا هەروەها بە هاوکاری ژووری بازرگانی ئیسپانی عێراقی لە شاری سلێمانی نمایشی میوزیک و سەمای فلامینگۆ پێشکەش کرا بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورتسات. ئەم نمایشە یەکێکە لەم هەنگاوانەی کە دەرگای ئاڵوگۆڕی کەلتوری ساوێن و هەروەها هونەری بەڕووی هونەرمەندانی هەرێمی کوردستان و هەروەها ئیسپانیا شاکاتەوە پەیوەندیەکانیان بەهێزەکەن پەیوەندەکانیان پتەوەکەن و سەمای فلامینگۆ هاتۆتە ئێرە کاری شانۆیی و کاری دیکە و کۆنسێرتیشمان ئەچێتە ئیسپانیا و چووشە و هەروەها سبەینێش ساوێن لە کورسات مەگەزینە راپۆرتێکی تایبەتمان بەو سەمایی کە ئەمڕۆ لە شاری سلێمانی ئەنجامدرا راپۆرتێکی تایبەتمانە بێت بۆیە سبەینێ بینەری ئەو راپۆرتە تایبەتەمان.